بێگومان ئەو زوڵمەی کە لە خوشکبراکانمان دەکرێت لە ڕۆژئاوا بێگومان ئەمە زوڵمە و ئێمە دەبێت هەڵوێستمان هەبێ بەرامبەر ئەم زوڵمە پێشەوە شتێک وەکو موسڵمان کە الحەمدولillah ئێمە ملەتێکی موسڵمانین دەبێت هەڵوێستمان هەبێت بەرامبەر بە زوڵم و پاشانیش وەکو هاوسۆزێک بۆ نەتەوەی خۆمان کە نەتەوەی کوردە و ئەرکی سەرشانمانە هەر کاتێک کە خوشکبراکانی نەتەوەیمان کە غەدر زوڵمیان لێ بکرێت دەبێت هەڵوێستی جدیمان هەبێت لەسەریان بێگومان دەبێت زیاتر لەسەروانە کە هەڵوێستی جدیانە بچکو ئەمان نوێنەری خەڵکن و خەڵکیش چاوی لێیانەوەیە مەڵ دادگەری لە سەرەتای شەڕەکە کە داوایان کرد هەڵوێستی هەبوو کاتەوە پێی گونجانی کاتەکە داوای کرد کە شەڕەکە بەشێوەی ئاشتی و دانوستان لە نێوان حکوومەتی سووریا و کوردانی ڕۆژئاوادا چارەسەر بگرت بەڵام سەکەی تر برتی بوو لە ئەوەی پێکەنانی بەرەکی هاوبەشە نێوان لایەنە سیاسەکانی باشووری کوردستان کە دیارە ئەمەش کاردانەوەیکی باشی دەبێت زۆر گرینگە ئەگەر لە با بڵێن کورد هەمیشە پێویستە یەکڕیز بێت ئەگەر لە هیچ کاتێکی ژنا بەڵام لە کاتێکە لە بەرامبەر دوژمن دوو جار پێویستە کە کورد یەکڕیز بێت ئێمە وەکو خوێندکارانی زانکۆی ڕاپەڕین ئەم ڕاستین بە سازانی ئەم گرتبوونەوەیە بۆ پێشگیریکردن لە خوشکبراکانمان لە ڕۆژاوای کوردستان بەڕاستی وەکو ئەوەی کە لە ساڵی 1920 کە لە ڕێکوتنامی لۆزانە کۆمەڵێک غەدر لە گەلی کورد کرا ئەمڕۆ ئەیانوێت ئەم غەدرە دووبار لە ڕۆژاوای کوردستان و گەلی کورد بکەن ئێمەژە وەکو خوێندکارانی زانکۆی ڕاپەڕین هەستاین بە سازانی ئەم گرتبوونەوەیە بۆ بەرپەشدانەوەی ئەو هێرشەی کە گەلی ڕژەمی سووریا دەیکەنە سەر ڕۆژاوای کوردستان